لە ماوەی هەفتەی ڕابردوودا ڕووداوەکانی هاتوچۆ لە جووتسایی دیاڵەبجا سەیسادق ڕووی لاڵکشانی بەرچاو کردو بوونەوەی گیانەدەزانی 4 کەس و برینداربوونی 5 کەسی دیکە. بەڕێوەبەری هاتوچۆی هەڵەبجە دەڵێت لە ماوەی چەند ڕۆژێکدا 3 ڕووداوی وەرگەڕان ڕوویان داوە. بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانیش دەڵێت لە ڕۆژی پێنجشەمەوە کامێرا لەسەر جووتسایدەکەدا دەنێن و سزای ئەو شۆفێرانە دەدەن تیژڕەون. هەمووی ئەو ڕووداوانە ڕووداوی تیژڕەوی بوون، هیچ هۆیەکی تری نەبوو، تەنیا ئەوەیە کە شۆفێرەکان پابند نەبوون بە یاساکانی هاتوچۆ زیاد لە تەحدیدی ئەوەی کە بۆیان دانراوە سرعەتیان زیاتر بۆ تیژڕەویان زیاتر بووە. ئەو بۆ هۆی ئەوەی کە ماڵی خۆیان وێران بکەن کە کەسێک خۆی و کوڕەکەی خۆی گیانی لە دەستداوە، یەکی خێزانەکەی لە دەستداوە. ئێمە بۆ ئەو ڕێگریکردن لەو ڕووداوانە ئێستا لە سبەینیەوە کامیرەکانمان نەخینە ئەو سایدا، ئەوەی کە سنووری ئێمەیە ئەو دوو سایدا، بۆ ئەوەی ئەگەر لەوە زیاتر تیژڕە و بن یان زیاتر بڕۆن لەو قیاسەی کە بۆمان داناون، ئەوە سزای یاساییان نەدەین، سزایان نەدەین بە غەرامە بە کامیرە. شاید حاڵێک کە بە چاوی خۆی یەکێک لە ڕووداوە هاتوچۆکانی هەفتەی ڕابردووی بینیوە کە وەرگەڕانی ئۆتۆمبیلێک بووە، دەڵێت ڕووداوەکە بۆی تیژڕەویەوە بووە. وەڵا زیاتر بۆ خێرایە گەڕێتەوە. نا سیارەی وا هەیە، جاری وا هەیە 150 ڕاتەیە، جارە بە تایبەتی سیارەکەی ڕۆژە زۆر خێرایەکەی سەریع بوو. هەر پێیدا لە ئیسۆب یەکسەر بۆ بەڕۆشت بەداخەوە دوات پیاوێک و مناڵێکی بچوو بوونە قوربانی تێ، ئەمەش هیچی تر نەبووی لا سەریعی نەبێت. جادێکە بۆ خزمەتگوزاری دروستکراوە و بەڵام خەڵک پامەندی ڕێنمانەتی چۆن نابێ. هەرچەندە جووتسایدەکەی هەڵەبجە سەیسادق کە مەودایەکی کورتی هەیە و ماوەکەی تەنیا دەخولەکە، بەڵام شۆفێران بۆی پامەندنەبوونیان و خێرایی زۆر ڕوبەڕووی ڕووداوی هاتوچۆ دەبنەوە. جووتسایدەکە بە تەواوی ئەماکانی هاتوچۆی تێدا دانراوە. بەوتەی پۆلیسی هاتوچۆ ڕووداوەکان بۆ تیژڕەوی و خێرایی شۆفێر دەگەڕێنەوە. هاوکات داوا لە شۆفێران دەکرێت پابەندی ڕێنماوی یاساکانی هاتوچۆ بن تا ژیانی خۆیان و کەسوکار و بەرامبەرەکانیان پارێزراو بێت. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.